بینەرانی بەڕێز لە هەر شوێنێکن سڵاوتان لێبێت من کامەران حاج عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. باسی ڕۆژ ئەمڕۆ دووتەوە شرۆڤە دەکات. تەورێکمان تایبەت دەبێت بە دەرەنجامەکانی هەڵبژاردننی کۆماری ئیسلامی ئێران، پێگەی کورد لە پەراوێزی دەرەنجامی هەڵبژاردنەکانی کۆماری ئیسلامی ئێران و تێڕوانینی حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان. وەک دەزاندرێ لە ماوەی ڕابردوودا 6 حزبی کوردستانی لە ڕۆژهەڵاتی کوردستان بڕیاری ئەوەیاندا داوایان لە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان کرد بایکۆتی هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی کۆماری و هەروەها شوورا و ئەنجومەنی گوندەکان بایکۆت بکەن. بەڵام یەکێک لە سەرکردەکانی ڕۆژهەڵاتی کوردستان پێچەوانەی حزبەکەی خۆی، هەروەها پێچەوانەی 5 حزبەکەی دیکەش داوای لە خەڵکی ڕۆژهەڵات کرد بەشداری لە پرۆسەی هەڵبژاردننی کۆماری و هەروە ئەنجومەنی شوراکان بکەن، بە تایبەت ئەنجومەنی شوراکان. ئەم بەڕێزە باس دەوە دەکات لە ماوەی ڕابردوودا کە سکرتێری یەکێک لە حزبەکان بووە، کۆمەڵێک دەستەواژەی سیاسی هەیە، نەخشە ڕێگای هەیە بۆ ڕۆژهەڵاتی کوردستان لە کۆماری ئیسلامی ئێران. پێم باشە پێشەوەی ناوی بهێنم ئەو نەخشە ڕێگای سیاسەتەکانی ئەو بخەمە ڕوو. لە یەکێک لە قۆناغەکاندا بازلەوە دەکات دەڵێ ڕووخاندنی ئێران واتە سیستەمی حکومڕانی لە کۆماری ئیسلامی ئێراندا ئەرک و بەرپرسیارەتی کوردەکان نییە. هەروە دەڵێ ئەگەر حزبەکان یەکگرتوو نەبن بچنەوە ناوەخۆش ناتوانن گوندێک بەڕێوە ببن. هەروەها لە بەشێکی دیکەدا دەڵێ دەبێت پشتی چالاکانی ناوخۆ بگیرێت، دەبێت لە کەمترین دەرفەتی مەدەنی و سیاسی کەڵک وەربگیرێت. ئەو سەرکردە سیاسی کوردستانی ڕۆژهەڵات دەڵێ لە دەرەوەی سیاسەتی حزبەکەشی ینی سیاست دەکا و تێڕوانینی خۆی هەیە کە ئێستا ئەندامی ڕێبەری حزبەکەشە، پشتیوانی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆی لە هەڵبژاردنەکانی شورای 19 ئەم مانگەی کۆماری ئیسلامی ئێران کردووە و لەسەر ئەم بۆ چوونانە بەشێک لە سەرکردایەتی حزبەکەشی ڕەخنەیان لێگرتووە، تەنانەت لە میدیا فەرمی و حزبەکەشیان حزبەکەی خۆی لەسەری نووسراوە. ئێستا کاتیەوە هاتووە میوانەکەم بە ئێوە بناسێنم میوانی تەوەریەکەمی باسی ڕۆژمان بەڕێز خالید عەزیزی، سکرتێری پێشوو و ئەندامی ئێستایی کۆمیتەی ناوەندی حزبی دیموکراتی کوردستانی ئێرانە. بەڕێز خالید عەزیزی بەخێر بێن بۆ باسی ڕۆژ. پێم وایە پێشەکی یەکەم تۆزێک درێژ و بەڵام بە باشم زانی بەرچاو ڕوونیەک بدەم بە بینەران. دەکرێ خالید عەزیزی هەڵوێستی جیابێ لەگەڵ حزبەکانی دیکەی کوردستان، بەڵام ئەم جارە لەگەڵ خودی حزبەکەی خۆشتان بۆ چونتان جیاب و لەسەر هەڵبژاردنەکانی کۆماری ئیسلامی ئێران. ئەم جیاوازیە بۆچی دەگەڕێتەوە؟ بۆچی بیر و بۆچوونەکانی تۆ ڕێناکە لەگەڵ حزبەکانی دیکەش؟ تا ئەوجێ پەیوەندی بە جیاوازی بیرروڕا و بۆچوون هەیە، هەم قەوانینی حیزبی و زەوابەتی حزبی هەیە کە چوارچێوەیەکی بۆ دادنیە و تەبیعەتەن ئەندامانی حزب بەڕێبەریەوە دەبێت کەم و زۆر ڕەعایەتی بکەن و لە هەمان کاتیشدا ڕوانین لە حزبی دموکراتدا لە زۆوە بە شێوازی جۆراجۆر هاتوۆتە گۆڕێ. حزبی دموکراتی کوردستان کە کاتی خۆی لە سەردەستی پێشەوە قازی محەممەد دامەزرا بە درێژایی تەمەنی لە ماوەی 71 ساڵی ڕابردوودا هەوراز و نشیوی لە ژیان و خەبات و تێکۆشاندا زۆر بووە. نەسلی جۆراوجۆر لەو حیزبەدا لە ڕوانگەی جۆراوجۆرەوە بۆ چوونیان هەبووە، نەسلێک بۆ لە شار و دێ ژیاوە، نەسلێک بۆ لە حوجرەی فەقیەکان ژیاوە، نەسلێک بۆ لە زینداندا بووە، نەسلێک بۆ لە کوردستانی عێراق لێرە ماوەتەوە حیزبایەتی کردووە، نەسلێکیش لە ئوروپا و ئەوانە. جاگەوایە حزبی دموکرات ئاوا جوانە چونکە حزبێکی جەماوەریە، ڕیشەی لە نێو کۆمەڵانی خەڵکدا هەیە، هەموو بۆچوونێکی تێدا هەیە. ئەو بۆچوون و تەنەوعاتی کە تێدا هەیە بە جۆرێک ڕەعایەتی کردووە، جاری واشە هەڵبەزینەوەشی هەبووە. تا ئەوجەی پەیوەندی بە هەڵوێستی ئەو جارەی حزبەکان 6 حزبەکە بە یەکەوە بوو و حزبەکەی ئێمەش واتە حزبی دموکراتی کوردستان کە من ئەندامی کۆمیتە ناوەندیم ئێستاتیدا پێش و سکرتێری ئەو حیزبە بووم، ئەو حیزبەی ئێمەش لەو بازنەیەدا بە دوو شێوە تەعاملی کردووە.
یەکەم لە ڕاستیدا هەر بەپێی سیاسەتی گشتی هەموو لایەکمان کە کۆدەنجی و یەکدەنجی واتە هاوکاری حیزبەکان بەلامانەوە گرنگ بووە هەمیشە کاری بۆ کردەوە لە دەورانی سکرتێری منیشدا ئەندامانی دەفتەری سیاسی کۆمیتە ناوەندی کاریان بۆ کردەوە وەک ئەسڵێک زۆریشی پێوەماندوو بوونە شتێکی دیکە کە لە تەنیش ئەوە هاتوۆتە گۆڕەیە ئێمە عێلاقات و پەیوەندێکی زۆرمان لەگەڵ فعالینی سیاسی مەدەنی فەرهەنگی لە نێوخۆی وڵات بووە سعیمان کردو ئەو پەیوەندی هەر بپارێزین عقلیەتی وێ لە سیاسەتی ئێمەشدا ڕنگ بداتەوە و تەوەجۆ بێ بکەین و لە هەمان کاتیشدا جێگەیەک بۆ گفتمان و بۆ چوونی خەڵک لە نێوخۆی وڵات بێڵینەوە جاگەوە ئەو جاریش حزبی ئێمە لەلایەک هەوڵیدا ئەو یەکگرتوویە لەگەڵ حیزبەکانی دیکە ڕابگرێ لە هەمان کاتیشدا بە جۆرێک تاوجەی پەیوەندی بە هەڵبژاردننی شۆراکانی شارودی هەیە دیسانەکانە هەوڵیدا لەوێ مەجالێک بە خەڵک بدا کە بۆ خۆتان دەزانن ئەوەی پەیوەندی بە خۆمەوە هەیە لە ڕاستیدا ئەوەی کە من باسم کرد لە وتوێژێکدا بڵاوبووە لە پەیوەندی لەگەڵ هەڵبژاردن بە تایبەت هەڵبژارنی شوراکانی شارودیە هیچ جیاوازێکی لەگەڵ سیاسەتی کولی ئێمە لە چەند ساڵی ڕابردوودا نەبووە تەنانەت پێش سکرتێری منیش لە دەورانی سکرتێرەکانی پێشوش حزبی دموکرات سیاسەتێکی یەکبوعدی بەرامبەر بە هەڵبژاردنەکان نەبووە حزب دەڵێن دەبێت بایکۆت بکرێ خالید عەزیزی دەڵێ من لەگەڵی دانیم تا ئەوزەی پەیوەندی بە هەڵوێستی من بوو لە ڕاستیدا بە نسبەت هەڵبژاردننی وەرەقابەتی بۆ سەرکۆماری من پێم وا بوو حیزبەکان دەبا ڕاوەستابان چاوەڕوان بوانایە ئاخرین منازرەی تلویزیۆنیان بینی بە جا ئەو جارەکانە هەڵوێستیان گرپەیە بەڵام کێشەی من لەوێ نەبوو کێشەی من لە ئینتخاباتی شوڕای شارودیە بوو وابوو من ئەو وەختە ئەو هەڵوێستم ڕاگەیان و ئەو هەڵوێستە لە کولیەتی خۆیدا بە جۆرێک لەگەڵ هەڵوێستی گشتی حزبی دموکراتی کوردستان هاتوێتەوە بەڵام ڕەنگە هاوڕیانی من لە ڕەهبەری حزبی دموکراتی کوردستان ئەو ڕەخنیان لە من بوو بێ کە بۆچی خالیدی عەزیزی ئەو جار لەگەڵ حیزبەکەی حەدیەقەل بە شێوەی ئاشکرا لە ڕەسانەکاندا هەڵوێستی لەگەڵ حیزبەکەی خۆی نەبوو یعنی چوای لێ کردی ئەو ڕایە جیاوازە دروست بکەیت ئایا پێشبینی ئەوەت هەبوو سەرچاوی زانیاریت هەبوو کە بەڕاست ینی کوردان لە ڕۆژهەڵاتی کوردستان پابەندی داواکاری حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان نابنوە بەشداری لە پرۆسەی هەڵبژاردننی ئەو هەڵبژاردنانەی ڕابردووی کۆماری ئیسلامی ئێران دەکەن خوێندنەوەی ئێمە لە حزبی دموکراتی کوردستان و تەجروبەی شخصی خۆم لە ماوەی چەند ساڵی ڕابردوو بە هەماهەنگی و هاوکاری لەگەڵ فعالینی نێوەخۆی وڵات هەروەها لەگەڵ تەشکیلاتی نهێنی حزبی دموکرات و لەگەڵ هەمووی هاوڕێیان ئێمەی هێنا بۆ سەر ئەو قەناعەتە کە سیاسەت لە نێوەخۆی وڵات تەبەقەبەندی بکەین ئەوەی پەیوەندی بە شوراکانی شارودیەوە هەیە قەرار نییە ئێمە لەو خانەیەدا گیر بکەین ئەگەر خەڵک لە ئینتخاباتی شوراکانی شارودیە بەشداری بکەن ئەوە ڕاستەوەخۆ شەرعیەتدان بە کۆماری ئیسلامیە نا بە پێچەوانە تەمرینێکە بۆ بەشداری خەڵک تەمرینێکە بۆی کە خەڵک لە بێتەفاوەتیدا نەمێنتەوە من بۆ خۆم قەناعەتی تەواوم هەبوو ئێمە بە هیچ جۆر نابێ بەرگری لەوە بکەین کە خەڵک بخۆیان لە نێوەخۆی وڵات تا ئەوجێ پەیوەندی بە ئینتخاباتی شوراکانی شارودی هاتەیە بڕیار بدەن جا ڕەنگە ئەوە لە مندا بە قووەتر بوو بێ و زۆرتر لەسەروە تاکیدم کردبێتەوە دەنا لەو دوایانەشدا لە زبانی سکرتێری حیزبی ئێمە و دەفتەری سیاسی بە جۆرێک هەوڵدرا کە ئینتخاباتی شوراکانی شارودی هات لە ئینتخاباتی سەرکۆماری جیا بکەینەوە چون ئینتخاباتی شوراکانی شارودی هات ڕاستەوە خۆ پەیوەندی بە خەڵکەیە کە لێوە بۆ خۆیان دەتوانن حزوریان هەبێت دەوریان هەبێ و تەمرینێکی شەبوو ئەوەی کە بستە نێوگەمەی سیاسی لە ئێران شتێکی گەورە بوو بۆ حزبەکانی ڕۆژهەڵات لە کاتێکدا ئەوان داوای بایکۆتیان کرد کەچی لە کۆی 6 ملیۆن دەنگدەر 4 ملیۆن دەنگدەری کورد بەشداری کرد ئەو پرسیارێکی گەورەیە پرسیارێکی باشیشە منیش لێرە هەر ئەو پرسیارە ڕوبەڕووی خۆمان و هەموو حیزبەکان دەکەمەوە کە بە باوەڕی من هەڵبژاردننی ئەو جاری ئێران جیاواز لە کێشەی سیاسی ئێمە لەگەڵ کۆماری ئیسلامی دەکرێت ئێمە خەسار ناسی بکەین دەکرێت خوێندنەوەیەکی لێ بکەین دەکرێت بە ئەو پێداچوونەوەیە بکەین بزانین ئایا بەڕاستی بایکۆت و تەحریم هەڵڕێگا چارەیە بزانین دەکرێت هەڵبژاردنێک کە لە ئێراندا دەکرێت ئایا دەکرێت و هەڵبژاردنە فقط بە پێوانەی هەڵبژاردنەکانی دیموکراتی کە لە ئەمریکا و ئوروپا هەیە هەڵسەنجێنین ئەگەر هەر بەوی هەڵسەنجێنین زوو دەکەوینە خانەی ئەوە سێناریۆیە ئەوە گەمەی ئینتخاباتیە دەکەوینە نێو ئەوانە دەبێتە هۆی ئەوە زۆر بیری لێ نەکەینەوە ئەو مەجالە و دەرفەتانەی کە بۆ خەڵک دێتە گۆڕێ کەڵکی لێوەرنەگرین بە باوەڕی من هەموو حیزبەکان دیارە من وەکیلایەتی 5 حیزبەکەی دیکە ناکەم
بەڵام حزبی خۆمان حزبی دموکراتی کوردستان تا ئێستاش ئیتلاعیان نەداوە خەریکی دانیشتن و کۆبوونەوە و خەسارناسین لە پەیوەندێکی زۆر لەگەڵ کۆمەڵانی خەڵکدان کە بۆچی خەڵکێکی وا زۆر بەشداریان لە ئینتخابات کرد هەرچەند 6 حیزبەکە بە جۆرێک بایکۆتیان کردبوو من پێم وایە حزبەکان دەبێت شەهامەت و ڕاشکایی ویان هەبێ کاتێک پەیامێک دەدەن و ئەو پەیامە دەق و دەق وەرناگیریە بیر لەوە بکەنەوە کە خەڵک لە نێوە خۆی وڵات بۆ چوونێکی دیکە خوێندنەوەیەکی دیکە لە کولی سیستمەکە لە ڕێگا چارەکان لە ڕاهکارەکان لە حەلەکان هەیە بۆ دەیهەوێت لە ڕوانگەی خۆیەوە بە دوای فرسەتەکاندا بڕوە کەوایە خوێندنەوەی تۆ چییە لەسەر ئەوەی بەم ڕێژە زۆرە کوردان بەشداری لە هەڵبژاردنەکان دەکەن خوێندنەوەی من ئەوەیە من یەکەم بە ئەوە بڵم بەشداری خەڵکی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان لەو هەڵبژارنە بەتایبەت بەشداری لە قەزەی شوراکانی شارودیە بە معنای تەئیدی جمهوری ئیسلامی نییە ئەوە یەک دوو بە معنای شەرعیەتدان بە جمهوری ئیسلامی نییە سێ بە معنای ئەوە نییە کەیدی کە ئەوان بەشداریان کردووە ئەوە لەوێ ئەو تەئیدیان بۆ تاران ناردۆ ئێمە لەگەڵ جمهوری ئیسلامی نا انتخاباتی شوراکانی شارودیە کۆمەڵێک مەوزوعاتی تێدا بەستە بوو ئەو مەوزوعاتە وای کرد ئەو خەڵکە بێتەفاوت نەبێ ئەمن لەو بابەتەوە خۆشحاڵم کە خەڵک بێتەفاوت نەبوو خەڵک بەنسبەت داهاتوی شارەکەی خۆی دیەکەی خۆی چۆن بەڕێوە دەچێت چۆن بودجەکە خەرج دەکرێت چۆن دەوڵەت تەوەجێ بۆوە دەکا چۆن لە عمران و ئابادی وەدوانەکەوێت چۆن لەمە بەدوا بە دەوڵەتی تاران بڵە تەوەجۆ بەو منتەقانە بکە لەو بابەتەوە بە پەرۆشە دەچێت لەوێ ئەندام دەبێت بەشدار دەبێت تەرح و پرۆژە دێنێ ئەوەی یەک دوو بێ ئەوەی کە کۆمەگەم بە هیچ تەنشێکی قەومی بینی کورد و لایەنەکانی دیکە نەکردبێ کردبێ لەو شوێنانەی کە کێشەی قەومی هەیە کێشەی میلی هەیە لە ڕاستیەکەی کوردی ژوەکی میلەتەکانی دیکە حەقی ئەوە بوو دەنگ بۆ کاندیدەکانی خۆی خڕ بکاتەوە لە نێو شورای شارەکان لەو شوێنانێک کە کێشە هەیە دەنگی کورد بچێتە سەرێ جا ئەگەر وایە من لەو ڕوانگەیەوە خۆشحاڵم کە خەڵک لە کوردستانی ئێران بێتەفاوت نەبوون ئەو پەیامەیاندا بە کولی ئێران بە حکوومەت لە تاران کە ئێمە بەرامبەر بە وەزعیەتی خۆمان و داهاتوی خۆمان لە ڕۆژهەڵاتی کوردستان و شوراکانی شارودیە بێتەفاوت نابین لەو ڕوانگەیەوە بە باوەڕی من شتێکی باش بوو پێدوانیە ینی ئەمە تەنیا کۆمەڵی قسەیە کە ئومێدێک بە حزبەکانی ڕۆژهەڵات دەدا لەوەی کە ینی ڕێگایەک هەیە لێک بەستنەوەیەک هەیە لە نێوان کوردانی ڕۆژهەڵات و حزبەکانی ڕۆژهەڵات لە کاتێکدا تۆ دەڵێ بەشداریکردنی ئەوان لە هەڵبژاردنەکانی ئەم دوای ئێراندا ئەومانەیە ناگەینێ کە پشگیری لە سیستەمی حکومڕانی کۆماری ئیسلامی ئێران بکە بەڵام بەپێی ینی بنەماکانی حکومڕانی لە هەموو دنیادا ئەوە خەڵکە دەنگ دەدا کە چی حکومڕانی بکە ینی بەشداری کوردنی کورد بەو مانایە نایە بە شێوەیەک لە شێوەکان ئەوان پشتیان لە حزبەکانی ڕۆژهەڵات کردووە ئەو کارتانی حزبەکانی ڕۆژهەڵات بەرامبەر بە کوردانە ڕۆژهەڵات هەیەتیان کارتی سوتاون ئەوە چاڵشێکی گەورەیە دەبێت ئەو حەقیقەتە قبول بکەین چاڵشێکی گەورە بوو بۆ حیزبەکان لە پەیوەندی لەگەڵ چەند و چۆنی دانی پەیام بۆ نێوە خۆ و خەڵک ئەو پەیامە چەند وەردەگرێ و خەڵک بە چ شێوەیەکی دیکە تێدەکۆشێت تەعامل کا لەگەڵ سیستمی کۆماری ئیسلامی شتەکانی خۆی بەسەردا تەحمیل بکە ئەوە یەک دوو ئێمە دەمێکە لە ئێران لەگەڵ گرفتێک ڕووبەوین کاکە کامران ئەو گرفتەش گرفتی شەرعیەتە بەشێک لە حیزبەکانی ئێمە پیان وایە ئەگەر لە کوردستان خەڵک لە ئینتخاباتی شوراکانی شارودیە بەشداری بکە و دەنگ بدا و مەوزوعاتی خۆی بێنێتە گۆڕێ ئەوە شەرعیەتدان بە کۆماری ئیسلامیە نا من دەمێ فەقەت لەوە تەئکید بکەمەوە ئەو شەرعیەتدان بە کۆماری ئیسلامی نییە بە پەرۆژبوونی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانە لە ئوستانەکانی کوردنشین و لە گوند و شارەکان بەرامبەر بە داهاتوی ئوستانەکە و شارەکەی خۆیان ناهەوێت لەو کاروانەوە دوا بکەون گرفتەکە ئەلێرە ینی سیاسی نییە ینی سیاسی نییە نا شۆڕای شاری ئیلام یا کرماشان مەهاباد ورمێ سنا و شوڕای شاری هەرکام لەو دیانە کە کۆ دەبنەوە قسە لە سەردانی شەریعەت بە کۆماری ئیسلامی ناکەن باسی قانونی ئەساسی ناکەن باسی چەند و چۆنی ئیدارەی شارەکەی خۆیان دەکەن و لە ڕوانگەی خۆمەوە تەمرینێکی باشیشە بۆ خەڵک تەمرینێکی باشە بۆ خەڵک کە پسنە نێو ئەو گەمەیە بۆیە ئێمە دەبێت زۆر بەڕاشکاوی ئەو دوو هەڵبژارن لێک جودا بکەینەوە نەفسی ئەوەی کە کۆماری ئیسلامی هەڵبژاردننی سەر کۆماری ئێران و شوراکانی شارودیەی تێکەڵ کردووە
بە معنای ئەوەنێ ئێمە لەوە نیگەران بین ئەها لە ئینتخاباتێکدا کە خەڵک دەنگ دەدا بەسەر کۆماری ئەو دەنگە بە جۆرێک بە شۆراکانیش بۆ دەچێت جا لێرە دەگەڕێتەوە سەر تەبەقە بەندیکردنی سیاست و بازی جۆرا جۆر کە حیزبەکان دایانتوانی بیکەن. باشە بەڕاست بندەمەوە بپرسم ینی وڵاتانی داگیرکەری کوردستان زۆر جار ئەو دەستەواژەیە لەلایەن سیاسیەکان بەکاردەهێنرێتن هەوڵی جدی دەدەن ناسنامەی کوردایەتی لە کورد بسێننەوە. بەشداریکردنی کوردان هەڵبژاردنەکان هیچ کاریگەرێکی هەیە لەسەر ئەوەی ئیتر کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەوەندە کوردبوونی بەلاوە گرنگ نییە، ئەوەندە کەیسی نەتەوایەتی بەلاوە گرنگ نییە، ئیتر خەریکی ژیان و ئابووری خۆیەتی؟ ئێران لەگەڵ 4 چالشی جددی ڕوبەڕوە. یەکێکیان ئابووریە کە بەردی بنەمایە لە جامعەیەکدا تەسیری لەسەر سیاست هەیە، تەسیری لەسەر خەڵک چەندە تەفاوەتی مەسەلەکان دەکا هەیە. دووەمیان ئەوەی کە بە زبانی ئێرانەکەی پێ دەڵێن فروپاشی ئیجتیماعی، کێشە لە ئێران هێندە زۆرە، گرفتێکی زۆری کۆمەڵایەتی دروست کردووە. سێ کێشەی شەرعیە لە نێوخۆیدایە کە دوو جناح لە نێو جمهوری ئیسلامیدا لە دژی یەکتر لە حاڵی شکڵگیرین، ئەمە ناتوانین ئەوە نادیدە بگرین. 4 کێشەی لەگەڵ کۆمەڵگای نێودەوڵەتی بە تایبەت ناوچەکە هەیە لە سێناریۆی ئەمنیەتی ملیدا. کورد لە هەر چواری ئەو مەیدانانەدا دەتوانێت گەمە بکە و قەرار نییە کورد هەر یەک بوعدی سیاست بکە. تا ئەوجێ پەیوەندی بە ئابووری هەیە دەتوانێت بڵێ ئێوە تەبعیز قائلن بە چاوی ئەمنیەتی چاو لە کوردستان دەکەین با بزانین بودجەی شار و گوندەکانی کوردستان بە قەرای شوێنەکانی دیکە دەبێت ئەو تا ئەوجێ پەیوەندی بە کێشەی لە سیاسەتی کەلان لە تاران هەیە بینی جناحەکانە با بچێتە نێو ئەو گەمەیە بڵە ئاغای ڕوحانی تۆ لە 4 ساڵی ڕابردوودا زۆرت قەولدا بۆ جێبەجێ نەبوو و بۆ خۆشی لە منازرەی تەلەڤیزیۆنی ئەو 6 لایەنە دوایە ئەو دوو لایەنە بە تەواوی دەرکەوت کە جیاوازیان هەیە و باسی کەم و کوورەکانیان کردووە. جاگەوایە کورد ئێستا فرسەتە هەموو فعالینی سیاسی لە نێوە خۆی وڵات، هەمووی تێکۆشەرانی مەدەنی و قانونی و فەرهەنگی لە نێوە خۆی وڵات خڕ ببنەوە لە دەوری یەکتر بەرنامەیەک بێن نەگۆڕێ دەستوری کارێک بە ئاغای ڕۆحانی بڵەن جەنابە سەرکۆماری لە قسەکانیشدا زۆر کەم و کوورەکانت باس کردووە 4 ساڵی ئەوەڵ بۆت نەکرا 4 ساڵی دووەم فرسەت هەیە دەنجی خەڵکی لە کوردستان ئەگەر درابێ زۆرتر بەدوودا بڕوە بە تۆ دراوە بەدوودا بڕوە. ئەوەی چوارومیان لە سێناریۆی ئەمنەتی ناوچەیدا دەکرێت کوردیش لەگەڵ خەڵکی ئێران هاودەنگ بێ بڵە ئەو بودجە قورسەی کە کۆماری ئیسلامی بۆمان و خۆی و کێشە لە دەرەوە دەیدا بە گروپەکانی جۆرا و جۆر و خەرجی دەکا با بینەوە لە ئاوادانی ئێرە سەرف بکرێ. یعنی من دەمهەوێ ئەوە بڵم مادام ئێمە وەک کورد لە حاڵی ئێستادا بە دوای چارەسەری کێشەکانمان لە چوارچێوەی ئێراندا دەگەڕێن نابێ بەوانە بێتەفاوت بین. یعنی ئەگەر تۆ هەر بێنی لەسەر بایکۆت تەشید بکەی یعنی کورد کارت بە هەڵبژاردن نەبێ مەچۆنیە و کێشەکان فەرقی نازانم خاتەمی و ئەوی دیکە نییە. من پێم وایە لە نێوە خۆی وڵات فعالینی مەدەنی دەبێت پسنە نێو ئەوانە. نمونەیەکت بۆ دێنمەوە لە سەردەمی خاتەمیدا جم و جۆڵی مەدەنی زۆر بوو. لە سەردەمی خاتەمیدا بۆ یەکەم جار ئینتخاباتی شوراکانی شارودی هات نەگۆڕێ. خاتەمی ئێستا بۆ خۆی قوربانی ئەوەیە تەنانەت مەمنوع تەسویر کراوە پاسپۆرتیشیان لێستاندوتەوە. ئەوەی یەک. دوو موسەوی و کەڕووبی دوای ئینتخاباتەکەر ئینتخاباتی جاری پێشوو فەوزایەکی لە ئێران دروست کرد بە میلیۆنها خەڵک و خەیابان کەوتون ئەدی دەنجی ئێمە چی لێ هاتووە. دەم هەوێ ئەوە بڵم ئەو جم و جۆڵە مەدەنی کە لە ئێران هەیە ئەو کێشانێک کە هەیە ئێمە لێی بێتەفاوت نەبین ئەمە شتی خۆمان بینی نەگۆڕێ. باش جم و جۆڵی مەدەنی ینی پرسیارەکەی من بەڕاستی پەیوەندیدار بوو بەوەی دەمویست بپرسم هەستی نەتەوەیی لە ڕۆژهەڵاتی کوردستان بەرەو دواوە چووە یاخودنا ینی بە تایبەت وڵاتان ئیش لەسەر ئەوە دەکەن ناسنامەی کوردایەتی لە کورد بسێننەوە. ئێران سەرکەوتوو بۆ لەوەی کە زۆر جار بازدەوە دەکرێت گرفتی بێکاری زۆرە ینی بێکاریەکی زۆر هەیە لە ڕۆژهەڵاتی کوردستان و خزمەت گوزاریەکان لە ئاستی پێویستدانین. ئێران توانیویەتی وا لە کورد لە تاکی کورد بگەینێ کە ئیتر ئەو کێشەی ینی کوردبوونی کێشە نیە تەنیا مەسەلە ئێران حکومڕانیەکی ئاینگەرایی دەکاتن لەوە سەرکەوتوو بۆ ئێرە نا سەرکەوتوو نەبووە. هەستی نەتەوایەتی و کار بۆ مافەکانی نەتەوایەتی لە کوردستانی ئێران بە شدەت لە پەرئەستاندنەیە. من چەند نمونەت بۆ دێنمەوە. کاتێک جوڵانەوەی سمکۆ دەست پێ دەکات تەنانەت نەگەیشتە مەهاباتیش لە دەوری ورمێ بوو.
دوایە کۆماری کوردستان دادەمەزرێ و پێشەوە قازی محەممەد حکوومەتی کوردی دادەنیە لە تەواوی ئەو شوێنانەی کە مەجای بوو دایمەزران. دوایە لە ئێران ئینقلابی ئێران دەکرێت لە ساڵی 1957 جوڵانەوەی کوردی کە وەختە من گەنجێک بووم تێیدا بووم هەتا دەوروبەری کرماشان ڕۆی. بەڵام ئێستا کوردایەتی و حسی جوڵانەوەی کوردی لە ئیلام ئەگە لە کرماشان و شوێنەکانی دیکە بە قووەتر نەبێ زەعیفتر نییە. کاتێک لە ئیلام دەبینی خەڵک بە گۆرانی و موسیقی کوردی هەوڵ دەدا لە ئینتخاباتی شوراکانی شارودێ بەشدار بێ، کاتێک تێدەکۆشن مراجعە بە فەرهەنگی کوردی و بە لیباسی کوردی و بە هێمای کوردی بکەن، بە معنای ئەوەیە لەو فرسەتە کەڵک وەردەگرێ دەی هەوێ بڵە کە بڵێ ئێمە کوردین وە کورد لەو کێشەیەداین و لە هەمان کاتدا ئەو سیگناڵە بدا بە کۆماری ئیسلامی کە بەڵێ لەو منتەقەیە لەگەڵ قەزیە کورد بەگشتی ڕوبەڕوە. نا دیسان تەئکید دەکەمەوە شعوری کوردایەتی ئیحساساتی ناسیۆنالیستی بە قووەتە. چەند عاملی دیکەش کۆمەجی پێ دەکەن کاکە کامران. تەجروبەی باشووری کوردستان، تەجروبەی هەرێمی کوردستان، ئەوەی کە قەزیەی کورد بە قووەت لە دنیادا لە گۆڕێدا هەیە، ئەوەی کە کورد و فەداکاری پێشمەرگەکان لە بەرەکانی جەنگ دژی داعش موقعیەتێکی بەهێزی بۆ کورد دروست کردووە، ئەوەش احتیماد بە نەفسی کورد لە ئێرانی بە قووەتر کردووە کە لە ئیدامەی ئەو ئاڵو گۆڕانە دەتوانێت وەگنەتەوەیەکی یەکگرت و هەم لە نێوە خۆی ئێران لە گەمەکاندا بێ، هەم لە خەباتی مەدەنی بەشدار بێ، هەم لە کێشەکانی ئێراندا قسەی خۆی هەبێ، هەم لە ئاستی ناوچەکە بڵێ ئێمەی کوردی ئێرانیش فاکتۆرەکی. ینی جەنابتان زۆر تەکید لە خەباتی مەدەنی دەکەنەوە و زۆر نەرمی دەنوێنن بەرامبەر بە کۆماری ئیسلامی ئێرە. هەندێک جار ئێوە ینی خەتابار دەکرێن بەوەی کە ڕوحی شۆڕجێرانە لە ڕۆژهەڵاتی کوردستان دەتوێننەوە. جوڵانەوەی ئێمە لە ڕۆژهەڵاتی کوردستان، خەباتی مەدەنی ئێمە لە ڕۆژهەڵاتی کوردستان بەشێکی بیرۆکەی دەچێتەوە سەر فەلسفەی دامەزرانی کۆماری کوردستان بە سەرۆکایەتی پێشەوا قازی محەممەد ڕەهبەری حزبی دموکراتی کوردستان. و بە دوای ئەویشدا دوای ئینقلاب و ئێستاش خەباتی ئێمە بەردەوام دەچێتە پێشیە. من نەتەنیا هەوڵ نادەم خوای نەخواستە بیرۆکەی شۆڕشجێری و حزبی دموکراتی کوردستانیش هەوڵ نادا. ئەو حیزبەی کە من تێیدا ئەندامی سەرکردایەتیم لە ئاخرین جار کە دانیشتوینە هەمووی بەحسەکانی ئێمە ئەوە بووە لە هەموو فرسەتەکان کەڵک وەردەگرین و لە هەمان کاتدا تەئکیدمان لەسەر ئەوە بۆتەوە کە باشترین خەبات بۆەوەی کە کۆماری ئیسلامی لە نێوە خۆی وڵات لەگەڵ میلیۆنها کەس ڕوبەڕوو بێ ئەو خەباتە مەدەنیەیە. عومدەکردنەوەی خەباتی مەدەنی بە معنای ئەوە نییە کە ئێمە خەباتی پێشمەرگانە، حزوری پێشمەرگانە ئەوەندەی ئیمکانی هەبێ و ئەمەلی هەبێ و بگونجێ ئەومان ئینکار کردی بێ. بەڵام ئێمە دەمان هەوێ لە حزبی دموکراتی کوردستان بەو جۆرە ئەرک و وەزیفەیەکی زۆر بۆ خەڵک دابنین. با پێم خۆشە لێر ئەوەش ئاماژە پێ بکەم حزبی دموکراتی کوردستان لە چەند ساڵی ڕابردوودا لەو یەکەم حیزبانە بوو کە یەکەمین مەفرەزەکانی دوای چەندی ساڵ ناردەوە بۆ نێوە خۆی وڵات و لە هەمووی ئەو ساڵانە کەم و زۆر ئێمە قوربانی پێشمەرگانەمانداوە لە نێوە خۆی وڵات. بەڵام دەم هەوێ ئەوە بڵم کە خەڵک لە نێوە خۆی وڵات کە شۆنی دامەزرانی حزبی دموکراتی کوردستانە لە هەمان کات کە و هێزە پێشمەرگەشی هەیە، بەڵام قورسایی کاری ئێمە لە نێوە خۆی وڵاتدا نا ئەو بەحسە بۆیەنێ کە ڕوحیاتە کەمڕەنگ بکرێتەوە. چۆن چالاکیەکانتان لە نێوە خۆی کۆماری ئیسلامی ئێراندا لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕەنگ دەداتەوە لە کاتێکدا ئێوە لە چیاکانن لە باشووری کوردستانن و داوای خەباتی مەدەنیش لە خەڵکێک دەکە کە لە ڕۆژهەڵاتی کوردستانن. ینی لە کاتێکدا ئەگەر خۆتان لەوێ ئامادەبوونتان نەبێ خەباتی مەدەنی چۆن دەکرێتن؟ با ئێمە قەت جوڵانەوەی کورد لە کوردستانی ئێران تەنیا بە شکڵێک و بە شێوەیەک لە خەباتەکان پێناسە نەکەین. لە هەمووی جوڵانەوەکانی چەکداری و پێشمەرگانەی دنیا بژێوی هەرە قورسی پێشمەرگەکان بە نیروی ئینسانی و لە هەموو بابەتێکەوە بەدەنجی بەخۆت خودی کۆمەڵانی خەڵک بوونە لە نێوە خۆی وڵات. ئێمە دەبینین لە تورکیا هەرچەند تورکیا و ئێران مقایسە ناکرێ هەدەب جموجۆڵێکی گەورەی وەڕێخست. نەتیجەکەی بوو بەوەی کە لە پارلمانی تورکیا دوای فعالیەتێکی زۆر دەوری 80 دەنگ بێنێتەوە. بەڵام ڕەنگە تەعاملی پێکاکە لەگەڵ ئەو وەزعیەتە جۆرێک بوو کە ئەو خەباتی شاخ و شار بە باشی هیدایەت نەکرێت. لەگەڵ سیستەمی کۆماری ئیسلامی ئێران دەکرێت حزبێکی کوردی دروست ببێ کە ئەو ڕێگای پێنادە؟ کۆماری ئیسلامی بەرامبەر بە ئێمە نیەتی پاک نییە. وەقەتیش نابێ ئینتزارت هەبێ کۆماری ئیسلامی ئاوا احترام بە
مافەکانی تۆ بکە وەگەر ئینتزارت ئەوە بکە کۆماری ئیسلامی بەرامبەر بە تۆ نیەتی پاکە ئێمە لە هەڵەداین بەڵام ئێمە بە خەبات و تێکۆشان و خەباتی جەماوەری و فڕەڕەهەندی دەبێت کۆماری ئیسلامی مەجبور بکەین کە ئاورەگووانە بداتەوە بە چ شێوەیەک یعنی خەباتی مەدەنی بەرامبەر بە کۆماری ئیسلامی ئێران بە چ شێوەیەک دەبێت جێبەجێ بکرێت ئالیەتەکەی چۆن دەبێت ئەگەر ئەوەی کە لە نێوە خۆی وڵات دەیکەن باوەڕ دەکەی کاکە کامران من بەرامبەر بە شعوری سیاسی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان و شعوری نەتەوایەتەکان زۆر خۆشببین و گەشتبینم ئەوەی ئێمە دەیڵین و ئەوەی خەڵک لە نێوە خۆ بە دوای داهەن جیاوازێکی ئەو توی نییە بەڵام ژیانی حیزبەکان و ڕەهبەرانی حیزبەکان لە دەرەوەی کوردستان ڕەنگەوان میکانیزمێکان لە تەرحی مەسەلەکان بێنن جاری وایە پسن نێو ئەو گەمەیە ئەوانیش بە شێوەی خۆیان بیکەن بۆیە ئێمە چ ئێمە لە دەرەوە وەک حیزبە سیاسەکان چ ئەوان لە نێو خۆی وڵات وەک فعالینی سیاسی و مەدەنی و قانونی هەر کەسە بە پێی خۆی و بە شێوەی خۆی بچێتە نێو ئەو گەمەیە و دەمهێوە لێرەدا یەک شتیش بڵم ئەوش ئەوەیە هەڵبژارنەکان چ بایکۆت بکرێ و چ نەکرێ ئەوانە تاکتیکن استراتێژی ئێمە ئەوەیە کە لەسەر ئەساسی ئەو شعوری نەتەوایەتی و سیاسی کە لە نێوە خۆی وڵاتەیە خەڵک احتیماد بە نەفسیان هەبێ کۆماری ئیسلامی لەگەڵ خەڵک ڕوبەڕوو بێتەوە لەوەیە کە دەنجی بە قووەتی ئێمە هەم لە نێو ئێمەدا ڕنگ دەداتەوە هەم لە کۆمەلگای نێودەوڵەتی دەتوانین ئێمە خەڵکی زۆرتری لێوەربگرین باشە بەڵام لە کاتێکدا ئێوە دەڵێن ڕوخاندنی سیستەمی حکومڕانی لە کۆماری ئیسلامی ئێران کاری کوردەکان نییە لە کاتێکدا دەڵێن شۆڕشکردن لە قۆناغی ئێستادا پێویست نیە خەباتی مەدەنی پێویستە پێدوانیە ئەمە بە شێوەک لە شێوەکان چۆکدادانە بە واقعی ئێستا کە ئێران بەهێزە حزبێکی سیاسی و ئینسانێکی سیاسی و بەتایبەت حزبی دموکراتی کوردستان لە چەند ساڵی ڕابردوودا بە بڕوای من تا ڕادەیەکی زۆرە واقعیاتی دەرک کردووە تەئکیدکردن لەسەر شێوەیەک لە خەبات بە معنای ڕەتکردنەوەی ئەوی دیکە نییە ئێمە کتومانە هێزی پێشمەرگەی خۆمان لە ناوچەیەکدا کە نازانین چی لێ دێتەوە یەکێک لەو چوار چالشەی کە ڕوبەڕووی ئێران دەبێتەوە وەزعەتی ڕۆژهەڵاتی نێوەڕاستە من ئاماژەم پێکرد نازانین وەزعەتی ڕۆژهەڵاتی نێوەڕاستی لێ دێتەوە ئێران فاکتۆرێکی دروستکردنی کێشەیە لە ناوچەکە و لە حاڵەتێکی ئاوادا حزبی دموکراتی کوردستان لەو بڕوایەدا لە ئاستی دیپلۆماسی و ئاستی نێوەخۆ و ئاستی نیزامێگە ڕۆژێک عملی بوو بتوانێت لە هەمووی ئەو گەمانە باش من لەوە ناگەم ینی بۆچی تاوکو ئێستا حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان نەیان توانیوە ببن بە گەمەکەر ئێستا ترام دێتە سعودیا لە ڕیاز لەگەڵ وڵاتانی ئیسلامی هەوڵ دەدات دژە بەرەیەک لە بەرامبەر ئێراندا دروست بکەن لە هەموو پارچەکانی کوردستان کورد گەمەکەرە لە سووریا لە باکووری کوردستان و لە باشووریش بەڵام لە ڕۆژهەڵات بەم شێوە کورد نابێنرێ بۆچی هۆکار چییە؟ ئەوەی کە ئەو شەش حیزبە بە یەکەوە کۆبوونەتەوە کۆدەنجێکیان هەبێ ئەم بە شتێکی باشی دەزانم هەرچەند لەسەر بایکۆتەکە زۆر بەڕاشکاوی تێبینی خۆم هەبوو هەڵوێستێکی خراپیان وەرگێ هەر ناچمەوە ئەو بەحسەوە پێش هەڵبژاردن بوو هەمیشە دەڵێن کاتێک هەڵبژاردن دەکرێت پێش هەڵبژاردن قسەیەک دێتە گۆڕێ دوای هەڵبژاردن قسەیەکی دیکەیە ئێستا من بیر لەوە دەکەمەوە چۆن لە دوای هەڵبژاردن کورد لە ئێران کەڵک لەو کێشەیە وەربگرێ ئەوەی جەنابەت ئاماژەت پێدا ئەوەی عەرەبستان و ئەوەی ترامپ و ئەوانە ئەو گەمەیە دەتوانێت یەکێک لە گەمەکان بێ بەڵام حیزبەکان چۆن دەتوان کەڵک وەربگرن بۆ خۆم ڕەنگە لێرە هیچ کەسێک نەسیحەت نەکەم دەورانێکی زۆر سکرتێری حزبی دموکراتی کوردستان بوومە و ئێستاش ئەندامی کۆمیتەی ناوەندی و حیزبەمەوە ئەگەر نەقص و کەم و کوڕێک لەو پەیوەندیدا هەبێ پێش هەموو کەس لە حیزبەکەی خۆمدا پێی خۆم دەگرێتەوە دوایە بەقی و دوایە حیزبەکانی دیکە بەڵام من داوام لە حیزبەکەی خۆمان و هەموو حیزبەکان هەیەوە داوام لە خۆشم هەیە ئەو هەڵبژاردنەی ئێران بەشداری خەڵک ئینعکاسی ئەوە بیخەنە بازنەی خوێندنەوە و لێکدانەوەیەک خەسارناسێکی بۆ بکەن کاتێک ئەو خەسارناسی کرا لەسەر خوێندنەوەیەک لە وەزعەتی ئێستا و داهاتووی ئێران و ناوچەکە بە بەرنامەیەکی دیکە بتوان ئەو کۆدەنجەی کە جەنابەت بە دروستی ئاماژەت پێکرد لە ئاستی نێودەوڵەتیدا دروستی بکەن بەڵام ئەوە بۆ هەڵبژاردنەکانە بەڕێز خالید عەزیزی معقول نییە شەش حزبی کوردستانی خوێندنەوە بۆ دەرەنجامی هەڵبژاردنەکان نەکەن خوێندنەوە بۆ بڕیارێکی خۆیان نەکەن کە گوتیانە ینی داوای بایکۆتیان لە خەڵکی کوردستان کردووە لە ئێران لە هەمان کاتدا خەڵک بەشداری کردووە با لێرە من گلەیەک بکەم گلەیەکی دیکە. گلەیەکە ئەوەی 6 حیزب بەیەکەوە دادەنیشن.
لەگەڵی پێک دێن و بەیەکەوە بایکۆت دەکەن. حیزبەکەی منیش حیزبی دموکراتی کوردستان لەسەر ئیحساسی مەسئولیت بەرامبەر بەو کۆدەنجە بەشداری بێ بوو. بەڵام ئێستا ئیتلاعیەکە تەواو نابوو. دوو حیزبیان لەوانە دەستنە دەرێ و بەیەکەوە لەسەر هەڵبژاردن ئیتلاعیە دەدەن. ئەو ئیشکال بوو. دوو لە ئێران هەڵبژاردنێک کراوە. ئوسوولەن تۆ ڕادەوەستی بڕێک تاوتۆی دەکەی، جۆل لە ئەفکاری عمومی نێودەوڵەتی دەبێت، جۆل لە ئەفکاری عمومی خەڵکی ئێران دەبێت، جۆل لە قسەکانی ڕێی جمهورەکەی دەبێت کە ڕێی قسەی کردووە. بەڵام هەر لە نێو خۆمان حیزبی وایە لەسەر هیچ کام لەوانە ڕانەوەستاوە یەک جە تەحلیلی لە قەزیەکە کردو پێی وابەوە کۆمەلگای ئێران جمهوری ئیسلامیان بایکۆت کردو ئەو ئینتخاباتیان بایکۆت کردووە. دەم هەوێ ئەوە بڵم کە هەمووی ئێمە واقعیات بەو جۆرەی کە هەیە قبوڵی بکەین، نەک بەو جۆرەی کە ئارەزووی دەکەین. کۆماری ئیسلامی حکوومەتێکی خراپە، دژی کوردی ئێرانە. بەڵام تۆ ناکری هەر خەونی گولی بۆ کۆماری ئیسلامی ببینی بەڵام بە خۆت دانەچێەوە لە چۆنێتی بەرنامە ڕێژی. هێشتا وەڵامی پرسیارەکەی منت نەدایەوە. ئێران چەند بەهێز بێ لە ناوچەکە، چەند دۆستی هەبێ، بەڵام دوژمنیشی زۆرە بمانەوە و نەمانەوە. بڵێ گلەی لە ئێوە ئەوەیە کە حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان نەیانتوانیوە خۆیان لەو بەرەیەدا ببیننەوە کە دش بە ئێران سیاست دەکەن. نە لەگەڵ ئێران دەتوانن سیاست بکەن، نە لەگەڵ دژە بەرەی ئێرانش نەبوونەتە ژمارە. هۆکار چییە؟ هۆکار ئەوەیە کە خوێندنەوە لەسەر ئێران چییە؟ دەورانێکی زۆر ئێمە هەمووی حیزبەکان زۆرتر سەرگەرمی ئەوە بووینە چۆن لەگەڵ حیزبەکانی ئۆپۆزیسیۆنی کۆماری ئیسلامی لە دەرەوە هەماهەنگێک بکەین، لێک نزیک بووینەوە و لەوێدا قەزیە کورد بێینە گۆڕێ، لە نەتیجەدا ئەدرەسێک دروست بکەین لە دژی ئێران، ئەڵتەرناتیو دروست بکەین. نەفسی ئۆپۆزیسیۆن بوون بە معنای ئەڵتەرناتیو بوون نییە. هەموو خەڵک دەتوانێت ئۆپۆزیسیۆن بێ، ئەو نابێ بەنان و ئەو. بەڵام کاتێک دەچێت نێو گەمەی نێو دەوڵەتی دەبێ بزانەوە ئەدرسە چییە. تا ئەو لەحزەیەش ئەدرسێکی بە قووەتی مخالفینی کۆماری ئیسلامی کە یەکدەنگ بن و کوردیش لەگەڵیاندا بێ لە دژی حکوومەتی ئێران لە گۆڕێدانێ. ئەوە کەمیاسێکە. جا ئێمەی کورد چۆن دەبین بە بەشێک لەوە لە ڕوانگەی منەوە لە هەمان کاتدا کە ئێمە لە ئاستی نێودەوڵەتی بۆ قەزیە کار دەکەین، نابێ فعالینی نێوەخۆی وڵات حتا مخالفینی کۆماری ئیسلامی کە کەسانێکن ئیسلاح تەڵەبن لیبراڵن ئەوانیش نادیدە بگرین. حتا قسەی ئێمە وەک کورد دەبێ بچێتە لای ئەوانیش. ئەو هەموو ئەو کێشە ئێستا لە ئێران هەیە، ڕقابەتی ئینتخاباتی ئێستا لە ئێران هەیە. من ناڵم هەمووی بە پێوانەی قانونەکانی دموکراسی ئوروپاییە، بەڵام بە معنای ئەوە نیە جاروبار بۆ ئێمە وەک کورد مەجال دروست نەکا و نەچینە نێوی. کێشەی من ئەوەیە دەبێت لە فرسەتانە زۆر باش زۆر بە کورتی وەڵامم دەیتەوە چاوەڕێی لە دەرەنجامەکان دەکەی ئایا ڕەوشی کورد گۆڕانکاری بەسەردادێ لەبارەی ینی مافەکانی ژیان پێداویستیەکان. ئەگەر تۆ بە دوای مافەکانی خۆتدا نەڕۆی هەرگز گۆڕانکاری بەسەردا نایە، تاران ئامادە نابێ هیچ شتێک بدا. بەڵام من خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان لە چوارچێوەی سیاسەتەکانی حیزبی دموکراتی کوردستان ئێمە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان تەشویق دەکەین کە دوای ئەو انتخاباتە کۆڵ نەدەن، بە دوادا بڕێن، کۆڕ و کۆمەڵ دروست بکەن، فشار بۆ مەقامات بێنن، فشار بۆ حکوومەتی ڕوحانی بێنن، لەسەر داواکانی خۆیان سوور بن، پێی بڵن لە جەریانی هەڵبژاردندا ئاماژەت بە زۆر کەم و کوڕی کورد کە ئێستا دەوری دووەمی ریاسەتی جمهوریە بە دوای دابڕۆن، فشار بۆ نێونەرەکانی خۆیان لە مەجلیس بێنن، بەڵام تەحوداتتان هەیە دەبێت بە دوای دابڕۆن و شورای شار و دێهاتەکان لە هەموو ئوستانەکان دقیقاً فشار بۆ کۆماری ئیسلامی بێنن، بەڵام بە چاوی ئەمنیەتی چاو لە کوردستان مەکە. بەڕێز خالید عەزیزی سکرتێری پێشوو ئەندامی ئێستای کۆمیتەی ناوەندی حزبی دموکراتی کوردستان، زۆر سپاس. زۆر سپاس کاکەکەم. بەڕێزان دەچینە پشوێک دواتر تەوەری دومی باسی ڕۆژ دەکەینەوە کە تایبەتە بە دانانی سندوقی زەکات لە هەرێمی کوردستان. جارێکی دیکە سڵاوتان لێبێت بینەران و بیسەرانی کوردستان 24 و باسی ڕۆژتەوەری دومی باسی ڕۆژمان تایبەتە بە ڕاگەاندنی دانانی سندوقی زەکات لە هەرێمی کوردستان. پرۆفسۆر دکتۆر عەلی قەرەداغی ئەمینداری گشتی ئەچێتی زانایانی جیهانی موسڵمان و سەرۆکی ڕابطەی ئیسلامی کورد کە ئێستا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانی لەگەڵماندایە بە خێراتنێکی گەرمی دەکەم بۆ باسی ڕۆژ لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیدا دەڵێ ئەمان گیانە پارەی زەکات بە شێوەیەکی باشتر بگەینە دەست هەژاران. هەروەها دەڵێ ئەگەر وڵاتانی ئیسلامی بە شێوەیەکی ڕێک و پێک زەکات کۆ بکەنەوە ساڵانە نزیکەی 300
بۆ 400 ملیار دۆلار پارە دەست دەکەوێت بەوەش ئەگەر بە شێوەیەکی باشکۆ بکرێتەوە و دابش بکرێ هەژار نامینێت. ئەمە لێدوانی پرۆفسۆر دکتۆر عەلی قەرەداغیە کە بێگومان ئەمە شتێکی زۆر گرینگە ئەگەر لە واقعدا جێبەجێ بکرێ. سەبارەت بە دانانی سندوقی زەکات لە کوردستان بەڕێز دکتۆر عەلی قەرەداغی دەپرسم ئەم ئێوە سندوقەکەتان ڕاگەیان دانانی ڕاگەیان ئالیەتی جێبەجێکردنەکە چۆن دەبێ پێتان وایە بەڕاست ئەمە واقعەک دەبێتە هۆکارێک کە هەژاری کەم بێ لە هەرێمی کوردستان ناڵێن نامینێ بەڵام هەژاری کەم بێ؟ بسم الله الرحمن الرحیم. یەکەم زۆر سوپاسی هەموو لایەک ئەکەین بە تایبەتی جەنابتان کە ئەم دەرفەتەتان بۆ دروست کردین بتوانین کەوە ئەم شتە گەورە بەلای منەوە و بەلای جەنابیشتانەوە هەموو لایەک کە لێ بکۆڵینەوە بۆی کەوا زیاتر ئاشکرا بین لەسەر ئەم کارەیە. بێگومان زەکات نسبەتێکی زۆر گەورەیە و خاوەنی تەئسیرە بەڕاستیەکەی ئەگەر باشی بدرێ هەتا تۆ تەماشاکە لەسەر مستەوای کوردستان. ئێمە ئەگەر تەماشای کوردستان بکەین زەکاتەکەی کۆکەینەوە بە شکلێکی ڕێک و پێک و حتا وەکو لەژێر ئیشرافی حکوومەتی هیچ مانعێکمان نییە. من وا ئەزانم زەکاتی ساڵانە ئەچێتە نزیکی 500-600 ملیۆن دۆلار بێگومان ئەچێتە ئەوە، چونکی الحەمدلله من ئەزانم کە نسبەتی ئەمواڵێکی و دەوڵەمەنێکی باشمان هەیە. هەتۆ زەکاتی سەرفیترە ئەگەر تۆ تەماشایکەی کوردستانی 100 ملیۆنی تیابێت هەر سەرفیترەکە کە ساڵانە کە شتێکی زۆر بەسیتە بۆ ڕەمەزان 4 دلار حول لە چواری تقریبا 28 ملیۆن دلار بۆ جەژن سەرفەکرێ بۆ بەڵام مشکلەکە لەوایە باش کۆ ناکرێتەوە و باشیش دابەخش ناکرێت. ئێمە تەجروبەیەکی زۆرمان هەیە لە کوێیت و هەروەها لە قەتەر ویستمان ئەم تەجروبەیە بینە کوردستانەوە و لە پێش تقریبا 4 ساڵ 5 ساڵ من ئەم قسەم عەرزی جەنابی کاک نەیشیروان کرد زۆر تەرحیبیشی پێکرد فەرمی شتێکی زۆر پیرۆز و ڕێک و پێکە ئەم شتەیە ئەگەر لە کوردستانە بکرێت. ئێستا کەزانیمان ئەم قەیرانە هەیە وتمان بە فعلەن ئەم کارێ زوو بە زووی جێبەجێ بکەین بۆ ئەوەی کەوا بتوانین یارمەتی دەربێن بۆ تەخفیفکردن کەمکردنەوەی ئەو معاناتانەی کەوا ئیستەکێ موەزەفین و فوقەرا و ئەو محتاجانەی کەوا لە کوردستانە هەیە بە شەکلێکی محتەرەم بە شەکلێکی ئەوەی کە وەکو ئەڵێ یعنی کەرامەتی محافظ بێت لە جیاتیۆ بچێ لە دەوڵەمەنێ داوا بکات هێت خۆی ناوی خۆی تەجیلەکات. بەڵام ئالێتەکەی ئەگەر جەنابەت پرسیارەت کرد ئالێتەکەی ئێمە دوو لەژنەی گەورەمان بۆ داناوە هەیئەیە ئەفۆن دەستێکی ئەفۆن کۆمەڵێکی گەورە لە عولەما کە ئیشرافەکەنە سەری اینجا لیژنەیەکی باڵایی کە پێکێت لە شەن دەوڵەمەنێکیش لەگەڵ داوا ئەکەین لە وەزارەتەکانیش کە 1 زەلام 2 زەلامان بۆ بنێرن بۆ ئەوەی کەوا بزانن ئەم پارێ چۆن من شخصی خۆم ئەو خیبرەی کە هەیە لە وڵاتەکانی ترا چۆن سەرف ئەکرێ ئینشاءالله بابە لێک تێک بگەین یعنی 400 ملیار دۆلار 500 ملیار دۆلار مەبلەغێکە ئەو ڕێکەوتنەی نێوان ترامپ و شای سعودیا مۆرکراوە کە بای 350 ملیار دۆلارە هەموو دنیا باسی لێوە دەکات. پرسیاری من لێرە ئەوەیە ئەو پارەی کە ینی لە ڕێی زەکاتەوە کۆ دەکرێتەوە لە دەرەوە دێتە هەرێمی کوردستان بەڵێ یانی ببوورە لە دەرەوەی هەرێمی کوردستان دێتە هەرێمی کوردستان یاخود ئێوە دەتانەوێت سندوقە زەکاتەکە لەلایەن دەوڵەمەندانی هەولێرەوە پشکداری تێدا بکرێت. جوان نا عەرزی جەنابەت کەم زەکات ئێمە بەس وەکو حیسابمان کردووەکو شخصێکی ئابووری و اقتصادی پارەکان بزین دیراسەیەکی ئیحسائیمان کرد ساڵی 2007 تەماشامان کرد زەکاتی ماڵ لە خەلیج ئەوەی کە زەکاتی تیابێت و ئێمە بتوانین ئیطلاعەکەینە سەری ئینی شەریکات و بنووک و بۆرسات و ئەمانە گەیشتە تقریبا 4 تریلیۆن زەکاتەکەی 100 ملیار. اینجا حسبەیەکی دووهەممان کرد بۆ بەقیەتی عالەمی ئیسلامی کە تورکیا و مالیزیا و دووە لە عەرەبەکانی ترە تەماشامان کرد فعلا زەکاتەکەی ئەبێتە دەوری 200 تا 300 لەگەڵ سەدەکە ئەبێتە 300 تا 400 ملیار. ئەمە
مەفروض وایە بدرێ بەڵام لە واقعە ڕوبعی ئەوەش نادرێ قوربان ڕوبعی ئەوەش نادرێ یان خەڵک زەکات نادات یان ئەیدا بە شەکلێکی ناڕێک یانا ئەگەر ئەو زەکاتەیەکو ژەناب فەرموو مەبلەغێکی زۆر زۆر گەورەیە ئەگەر ئەو مەبلەغەیە سەرف بکرێ فەقیرێک نامێنێ لە هەموو وڵاتەکان. باشە گومانمان لە دەوڵەمەندی وڵاتانی کەنداو نییە دکتۆر علی بەڵام ئەوەی کە ینی ئەمە دەپرسین ئێوە دەتانەوە سەرچاوی داهاتی سندوقەکە لە چێ بێ ئێوە دەتوانن لە دەرەوە پارە بهێنە هەرێمی کوردستان یاخود چاوەڕێی دەوڵەمەندان و موسڵمانانی هەرێمی کوردستان دەکەن. ئێمە بەڕاستەکەی ئەم سندوقە بۆ هەردوو لایە یەکەم دەوڵەمەنانی کوردستان بەشداری زۆر زۆر فعالیتیا بکەن لە ژێر ئیشرافی خۆیانە و بە ئەندامەتی چەند کەسێکیشیان لە هەموو وڵاتێکە مەسە لە سلێمانی 2 کەس لە هەولێر 2 کەس لە دهۆک 2 کەس خۆیان بەشدار بن لەگەڵێکێک لە لێپرسراوی حکوومەت کە وەختێک تەوزیع کرێ ئەمە ئێمە لە عینی کاتیشا وەکو چۆن ئەو هەموو خێر و خێراتە الحەمدولله لە ماوەی 29 ساڵەکە رابطە کار ئەکا لە دەرەوەی کوردستان و لە داخلی کوردستان وەکو معلومی جەنابتانە ئەم هەموو خێر و خێراتی هاوردەتە کوردستانەوە ئێمە لە عینی کاتیشا بۆ سندوقەکە تەعاونەکەین لەگەڵ سندوقی زەکاتی کوێیتی تەعاونەکەین لەگەڵ سندوقی زەکاتی قەتەری تەعاونەکەین لەگەڵ سندوقی زەکاتی مالیزی و هەروەها لە وڵاتەکانی تریشا بە پێی توانا و بە پێی ئەوەی تا بتوانین محاولە ئەەکەین کە جزێک لە زەکاتی عالەمی ئیسلامیش بێتە ناو کوردستانەوە بەڵام ئیحتیمام و گرنگی گشتیمان لەسەر ئەوەیە جارێ دەستکەین بە خۆمان و هەروەها یارمەتی دەریشمان هەبێ لە دەرەوە. ئێوە سندوقەکەتان ڕاگەیان ینی دانانی سندوقەکەتان ڕاگەیان پرسیاری من لێرەدا ئەوەیە تەواو ئێوە کەوتونەتە سەر کار حکوومەتی هەرێمی کوردستان ینی بە پێی زانیاری من وەزارەتی ئەوقاف ئێوە ڕەزامەندیتان وەرنەگرتووە ینی ئەمە نابێتە کێشە وەزارەتی ئەوقاف دەڵێ ئەمە پێویستی بە بڕیاری پەرلەمانی کوردستانە. وەڵا ئێمە بەپێی ئەم مەسئلەی کۆکردنەوەی زەکات ئێمە من وا نازانم ڕابێتە شتێکی تازەی کرد بێت ئەوەیە شتێکە ئیستیمرارە بەس ئەوەی کە کردوێتی شتێکی تازەی داناوە بۆ تەنظیمی ئیشی زەکات لە جیاتی ئەوەی کەوا زەکات بە شکلێک وەرئەگیرێ و یعنی بە شکلێکی تر تەخسی ئێستا سندوقێکی خاصی ئەبێت لە ژێر ئیشرافی مەجموعەیەکە ئەبێت کە غەیری ڕابێتەش خەڵکانی تریش بەشدار ئەبنتیا جا لەبەرەوە ئێمە بە بۆی بۆچوونی ئێمە هیچ مخالفەیەکی تایم بەڵکو من ئێستا لە ڕێگەی ئەم کەناڵە جوان و ڕێک و پێکەوە داوا ئەکەین لە حکوومەتی کوردستان یارمەتی دەرمان بێت نەک خاصەتەن بۆ ئەم کارێ یارمەتی دەرمان بێت بۆ نەجاحەتبوونی ئەم سندوقەیە لە کوردستانە ئێمە هیچ مشکلەیەکمانەیە ئەگەر حکوومەت خۆی سندوقی زەکاتدائنێ ئێمە تەعاونی فعالی لەگەڵ ئاکەین و یارمەتی دەریشیانە بین بەڵام لەبەرێکە حکوومەت لەبەر چەند کێشەیەک تا ئیسەکە ئەمەی نەکردووە ئێمە وامانزانیوە بە پێی ینی ئیستیشاری چەند قانونیەکەش لە ژێر سەلاحیەتی ئەعمالی خەیریایە کە ئێمە وەکو منەظەمەیەکی دەولی منەظەمەیەکی خەیری ئەم کارەی بۆ هەیە بێگومان ئێمە ئەم شتەکە کرا ئیشرافی حکوومەتی لەسەر ئەبێت چونکەوە مەسەلەی باشەیە محاسبی خارجی مدققی خارجی لەسەر ئەبێت بێگومان میزانی ئەبێت موازنەی ئەبێت ئێمە ئینشاءڵڵا ئەگەر بکەین بە شکلێکی زۆر منەظەم ئەبێت و ئێمە ئینشاءڵڵا قسەشەکەین لەگەڵ وەزارەتی ئەوقاف ئێمە تەقدیرمان هەیە بۆ جەنابی وەزیر و هەروە تەقدیریشمان هەیە بۆ حکوومەت و ئێمە تا ئێستا شتێکمان نەکردو بێ ئیزنی حکوومەت. زۆر باش. دکتۆر علی قەرەداغی ینی کێشەیەکی گەورە هەیە لە هەرێمی کوردستان ینی هاوڵاتیان متمانەیان بە بانک نییە متمانەیان بە کەسی دووەم نییە لە ڕێگەی ئەوانەوە زەکاتەکانی خۆیان بدەن دەوڵەمەندەکان. پرسیاری من لێرەدا ئەوەیە ینی چۆن گەرانتی دەکرێت چۆن ئەو متمانەیە بۆ مسلمانانی هەرێمی کوردستان دروست دەکرێت کە لەمە و دوا لە جیاتی ئەوەی خۆیان بە دوای هەژارەکان بگەڕێن پارەی زەکات بدەن پارەکە تەسلیم بە سندوقی زەکات بکەن. بێگومان ئەوە کاری باشی ئەوێت پێویستە کاتکەوە ئەو دەستە باڵایی کە لە عولەمایان کە یاری ئەبێ شوێنی سیقە بن بۆ ئەو خەڵکەیە ئەو لیژنەی کەوە پارەکە لە ژێر ئیشرافیا کو ئەکرێتەوە و لە ژێر ئیشرافیا تەوزیع ئەکرێ پێویستە کە ئەو لیژنە شوێنی ئەطمئنانی خەڵک بێت جا لەبەرەوە ئێمە مشارەکەیەکی
فعالمان بەتەماین کە دەوڵەمەندەکان خۆیان ئیدارەی ئەو سندوقە بەرن بەڕاستی ئێمە ئەو سندوقەیە با بزانن حەزەکەین جەنابی وەزارەتی جەنابی وەزیریش بزانێت ئێمە ئەو سندوقە سندوقی خەرەداخی نییە سندوقی ڕابطە نیە سندوقێکی دەوڵەمەندان و فەقیرانە بە پێی توانە لەبەر ئەوە من وا ئەزانم ئەگەر دەوڵەمەندان زانیان سندوقەکە سندوقی خۆیانە زانیان پارەکە سەرف ئەکرێ بۆ محتاج بەبێ جیاوازی زانیان کەوا سندوقەکە چەند عالمێکی بەرز ئیشرافە کاتێ سەر من وا ئەزانم ناڵم بە شەو ڕۆژێک وەکوڵێ بین عشیەتی مەوضوعها لاکن بۆ فرسەیەکی کەم ئینشاءالله شوێنی ئەتمێنان جگە لەوە ڕابطە خۆی شوێنی محلی ئیطمینان وثیقەیە الحەمدولله تا ئیستەکە ئێمە حتا لە کوردستانە دەوری 6,000 کەفالەتی باوکمان هەیە لە داخلی کوردستان جگە لە چەند هەزارێکی تریش لە خارجی کوردستان. باشە ئێوە ینی پشت بە کامە زەکات دەبەستن ئەو زەکاتەی کە لە ناوەخۆی هەرێمی کوردستان کۆ دەکرێتەوە یاخود ئەو زەکاتەی کە لە دەرەوەی هەرێمی کوردستانش لە وڵاتانی ئیسلامی ینی زیاتر پشت بە کامە لایەن دەبەستن ناکرێت لە ئێستاوە ینی بەڕێستان کەسایەتێکی گرنگی ئیسلامین و دکتۆر عەلی قەرەداغی سەرۆکی ڕابطەی ئیسلامی کووردە و هەماهەنگێکی باشی لەگەڵ ئەمیری قەتەر هەیە لەگەڵ سەرۆک کۆماری تورکیا هەیە لەگەڵ سەرکردەی وڵاتانی ئیسلامی پەیوەندیەکانی باشە ناکرێت سەرەتا زەکاتی وڵاتانی دەرەوە بهێنە هەرێمی کوردستان؟ بێگومان هەوڵ ئەدەیت بێگومان بەڵام لە پێشە ئەبێت سندوقەکە خۆی تەسبیتی کەین لە کوردستانە وجودێکی هەبێ لە کوردستانە دوای ئەوە بێگومان ئێمە هەرچی علاقات و پەیوەندیمان هەیە ئەلحەمدولە ئێمە پەیوەندی باشیشمان هەیە نەکرد لەگەڵ وڵاتە ئیسلامیەکانە حتا لەگەڵ وڵاتە گەورە ینی غێری وڵاتە ئیسلامیەکانیش پەیوەندیمان هەیە وەکو مەسەن رووسیا وەکو شوێنەکانی تریش ئەلحەمدولە پەیوەندیمان هەیە لەگەڵیانە بۆ خاصەتەن لەگەڵ مسلمانانی ئەو شوێنانە بە حکمی ئەو مووقعی کە ئێمەتیان پەیوەندیمان باشە ئێمە محاولە ئەکەین بە هەموو شکلێک کە ئەم سندوقەیە لە خارجەوە دامێکی باشی بۆ بێت بەڵام لە پێش هەموو شتێکە هەمومان ئەزانین ئەبێ سندوقەکە لێرە ینی بە شکلێکی ڕێک و پێک بێت بە شکلێک بێت کە خەڵک بزانێ وەکو جەنابەت فەرمووت ئەتمێنانی لەسەر بکات ینی بەلایە شوێنی سیقە بێت ئەمەش طبعاً ئەبێ لێرە تەسبیت بکرێ و دەوری خۆی هەبێ و ڕۆڵی خۆی هەبێ ئەو کاتێ بێگومان من وعد ئەدەم کە هەرچی جوهدی خۆش ئینشاءالله سەرفی بکەین بۆ خزمەتی ئەم گەلە خۆشەویستەمان. دیارە پرسیاری زۆرم مابوو بەڵام کات ڕێگەم پێنادا زۆر کاتم کەم ماوە ئەمە دوا پرسیار دەبێ ئەم سندوقە لە کوێدا دەندرێت لە هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان دەبێ و لە ژێر چاودێری چێ دەبێت ینی ئێوە دەبێ یاخود حکوومەتی هەرێمی کوردستانش بەشدار لە هەموو کوردستانە بێت طبعاً ئێمە دوای ئەوەی کە مەشروعەکەمان دانا بێگومان یعنی بۆ دانانی شوێنەکان ئێمە پرس بە مەسئولین و بەوانە ئەکەین چۆن ئەبێ و چۆن نابێ بەڵام ئێمە ئیسەکێت ئەگەر ینی وا قەرارمانداوە کە ئینشاءالله لە بیدایەتی ڕەمەزان دەست پێ بکەین لەو شوێنانەی کە ممکن مێ دەستی پێ بکەین مەسەن دەست پێ ئەەکەین بزانین لە سولێمانی و هەروەها لەو شوێنانەی تر ئینشاءالله و محاولە ئەەکەین کە ئێمە مخالفەی هیچ یاسا و قانونێکیش نەکەن هەمومان ئەزانین یعنی کە ڕابطە تا ئیستەکێ کارێکی نەکردو بێ پرسی حکومەت ئەم جارێ تێکەر بە سیاست ناکرێت بە شێوەک لە شێوەکان پارە بۆ سیاست بەکار ناهێنرێ بەڵێیان نەمەستەحیلە ئێمە زۆر باش بە ئیزنی خوا ئەوە شتێکی هەر دروست نییە لەو کارەکە ئینسان بەکاری بێنێ و ئێمە حەزەکەین بە منتەهای شەفافیت حکومەت ئیشراف کاتە سەر کارەکە هیچ مانیعمانی زۆر باش ڕابطە الحەمدلله ئەوە پرۆفسۆر دکتۆر عەلی قەرەداغی ئەمینداری گشتی یەکێتی زانایانی جیهانی موسڵمان و سەرۆکی ڕابطەی ئیسلامی کورد کە بە شێوەیەکی ڕاستە و خۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵمان بووی زۆر سوپاست دەکەین. زۆر سوپاس بۆ جەنابتان. بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئێوەش کە کاتی خۆتان بە ئێمەدا کامەران.